بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕێزان خۆشەویستان سەڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێ. خۆشەویستان، پێم خۆش بوو چەند سەرنج و تێبینێکی کورت بخەمە ڕوو دەربارەی ئەو گەنجەیکە لە شاری سولەیمانی هەڵسا بە ئەنجامدانی کۆمەڵ کوشتکردنی خێزانەکەی خۆی. خۆشەویستان، چەندین قسەمان بیست. یەکێک لەو قسانە بریتی بوو لەوەیکەوە ئەو گەنجە ڕیژدار بووە، گوایە لەلایەن خێزانەکەی خۆی داوای لێکرا ڕیشی بتاشی، ئەویش نکۆڵی کردێ و ڕیشی نەتاشێ و سەرنجام تووڕە بۆ هەڵسا بە کۆمەڵ کوشتکردنی خێزانەکەی خۆی. ئەوە یەکێک لە قسەکان بووە. قسەیەکی تر لەلایەن مامۆستایەکی ئاینی جێبیستم، ئەویش کە لە دەرەوەی وڵاتە، باسی لەوە کرد کە ئەو گەنجە پێشمانجێک لەو مەمبەر سەردانی کردیە، باسی دەردەدڵی خۆی بۆ کردووە کەواتە تووشی کێشەی دەرونی بووە. ئەو گەنجە چەندین جار هەوڵیدایە کەوا خۆی بکوژیتر. پێم وایە ئەو بابەتە ئەوە بابەتی سەرەکیە، ئەو بابەتە بابەتێکی زۆر ڕاستە، زۆر دروستە، چونکە لەبەر ئەوەی من وا دەڵێم ئێمە لە کوردستانی خۆمان کەمتر لە ساڵێکە تقریبەن دەبی. من وەکو خۆم سێ لە کۆڵینەوەم لە سەر سێ کەیسی لەو جۆرە کردووە. سێ قوربانی هەبوو بەداخەوە، یەکێکیان گیانی سپارت، دوانیشیان بە زامداری ڕزگاریان بوو. خۆشەویستان، ئەو کەسەی کە من بۆ جەنابتانی باز دەکەم هەر یەکەیان بە جۆرێکە. یەکێک لەو کەیسانەی کە من وتەم وەرگرت لە پێش سەرەمەرجێ باسی لەوەی کرد کێشەی دەرونی هەبوو، گرفتێکی توش ببوو، لە تارماییەکی ڕەش داوای لێکردکەوە هەڵسێ بە ئەنجامدانی خۆسووتاندن ئینتیحار بکاتن و خۆی بکوژیتن. ئەویش تەسلیمی ئیرادەی ئەو تارمایە بوو، هەڵسا بە ئەنجامدانی خۆسووتاندنەکە. هەتا باسی لەوە دەکرد ئەو تارمایە ڕێ نمووی دەکرد بە دەرهێنانی بنزین لە ناو ماتۆڕی بابی و اینجا بچی ئاگر لە خۆی بەربدات. بەڵێ وای کرد و سەرنجام گیانی سپارت. کەیسی دووەم، کێشەی دووەم بەڕاستی لە لایەن کەسێکی دیکە بوو، ئەویش بە هەمان شێوە باسی لەوە دەکرد کەوە تارماییەکی سۆر داوای لێکردیە، چەندین جار داوای لێکردێکەوە هەڵسی بە ئەنجامدانی خۆکوشتن و ئەویش هەڵسا بە خۆکوشتن و ئینتیحارکردن و خۆسووتاندن. بەڵام سوپاس بۆ خوا ئەو ڕزگاریان بوو، تا ئێستاش زامدارە، کێشەکەی تا ئێستا لە دادگا ماوە. کێشەی سێمیشمان بە هەمان شێوە لەلایەن گەنجێکەوە بوو، ئەویش باسی لەوە دەکرد کە لە ناو ناخیەوە دەنگێکە ئامۆژگاری دەکا و پێی دەڵێتن کەوا خۆی بکوژیتن. ئەویش هەڵسا بوو بە ئینتیحارکردن بە خواردنی کۆمەڵێک حەب بۆ ئەوەی خۆی بکوژی. سوپاس بە خۆشبەختانە ئەویش ڕزگاری بوو. بەڕێزان و خۆشەویستان، ئێمە دراسە و لێکۆڵنەوەی تاوامان لەسەر ئەو خانەوادانە کرد. ئەو خانەوادانە کەواتە هیچ کێشەیەکیان نەبوو، خانەوادەیەکی زۆر بەڕێز بوون، بێکێشە بوون، لەگەڵ منداڵەکانیاندا گرفتیان نەبوو. ئەو کەسانەی کەو کارایان کرد هیچ کێشەیەکیان نەبوو، تەنها ئەو کێشە دەرونیە، ئەو گرفتانان هەبوو. بەڕاستی ئەو بابەتەش پێویستەوە بۆ دەکاتن کە لایەنی پسپۆڕی لەو بابەتە پێستەوە. ئاوە کێشەیەکی دەرونیە، کێشەیەکی نەخۆشیە، کێشەیەکی جنە، ئەوە تایبەتمەندە. بۆیە ئەو گرفتەی ئەو کوڕە ئەنجامیدا دەربارەی خێزانەکەی خۆی پێم وایە ئەویش بریتە لەو کێشانەی کە من باسم کرد، هەمان کێشەیە کە هەڵسا بە ئەنجامدانی ئەو کارە. داوا دەکەم لە خۆی گەورە ئاسوودەیان کاتن ئەوانەی کە مردن بە شەهیدان حیساب بکاتن ئینشاءالله. ڕێز و احترام.